الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لبرنامج رامان بيمو وخزمتان بمبس رزامن دي رب العالمين وهوادان إيوي آزي السودي ليور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب. بەڵێ بەڕێزان لەسەرەت هذا خۆمان دا پەنای الله تعالى كپەروەردگاری الفلقا کە گوتمان زۆربەی مفەسرین لەسەر ئەوەدان کەوا پەروەردگاری بەیانیانێکەوە بە ڕووناکاییەکەی تاریکای شەو دەزڕێنی ئیتر لە شەڕی هەموو ئەو مەخلوقاتانی کە شەڕیان هەیە خۆمان دەدەینە پەنای الله تعالى ئیتر لە دوای ئەوە کە بەگشتی لە شەڕی هەموو مەخلوقاتکان ئەوە شەڕیان تێدا لێرەدا یەک بە یەک هەندێک لەو شەڕانە دیاری دەکە ومن شر غاسق إذا وقب خۆم لە شەڕی غاسق دەپارێزم. غاسق چییە؟ واتە من شر الليل إذا دخل واشتد ظلامه کەواتە لە شەڕی شەو کاتێکەوە داخل دەبی و دەست پێ دەکا و تاریکاییەکەی زۆر تاریک دەبی و زۆر تون دەبی. لە حەدیثێکدا کەوە ترمذی و ئەحمەد ریوایەتیان کرد لە عایشە خوای لە ڕازی بی کەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی شەوێکیان تەماشای مانجی کرد اینجا فەرمووی یا عائشە استعیذی بالله من شر هذا خود بدە پەنای الله تعالى لە شەڕی ئەوە فإن هذا هو الغاسق إذا وقب فەرمووی ئەوەیە الغاسق إذا وقب کەواتە ئاماژەی بەمان کرد و هەروەها گوترایە إذا وقب من شر غاسق إذا وقب واتا أو كاتيكوا مانك دخل في المحاق وهو آخر الشهر كواتا خمد دما بناء الله تعالى شر أويك شو بتايبتي أو شواني كوا مانك لآخرين مانك كز دبي لآخرين شو زور تاريك دبي دبري وكو زانان دفرمون لو كاتاني كوا مانك لآخري دايو زۆر کز بووە و شەو زۆر تاریک بووە سحر بەهێزتر دەبی سحر بەهێزتر دەبی. ابن القيم لە بەداعی الفەوائددا دەڵێ زۆربەی مفەسرین دەڵێن ومن شر غاسق غاسق واتە شەو بەگشتی پاشان ثم ذكر أن الغسق الظلمة وهروها غاسق شەوە غسقيش بمعنى ظلمة و تاریشی دێتن. ثم ذكر أن في تسمية الغاسق قولا آخر أنه من البرد أوش درقوتري هندق لزانان دلين غاسق شوى لو نايوليندريا غاسق لبر أوي بمعنى أوي ديكوا ساردي تيدا عاتن شو لها مكاتك دا لها يوليان زستانا شو سارترا لروجكي دا دلين لو بيقوتريا غاسق لبر سارديكي والغسق البرد يتر أو دلي هيدز أو دو قولتك ناجيرين لبر أوي فعلا شو هم سارترە لە ڕۆژ هەم تاریشیشە ئیتر بە هۆردوو لایەن هەم ساردە و هەم تاریکە هۆرد و قەوت تەواوکەری یەکترینە. پاشانیش ئاماژە بەو تەفسیرەی دەکاتەوە پێ لەو حەدیثەدا کاتێکەوە ئاماژەی بەمان کرد و فەرمووی ئەوەش الغاسق إذا وقب دەفەرمی لەبەر ئەوەی قەمەڕ و مانگ ئایەت اللەیلە نیشانەی شەو مانگە کە مانگ بە دیارکەوت ئەوە شەوە کەواتە کاتێکەوە پێ سەلم ئاماژەی بەمان کردیە و فەرموویتی ئەوەیەکەوە الغاسق إذا وقب واتە ئەوە نیشانەی شەوە کەواتە ئەوەش هەر عینی تێک دەکاتەوە کە فعلا إذا وقب با بڵێن کاتێک ئەو مانگە بە تایبەتیش وەک گوتمان لە کۆتاییدا کز دەبی شەڕی ساحیرەکان بەهێزتر دەبیتن. ابن رەجەب دەڵێ خی گەورە فەرمانی پێکردینەکەوە خۆمان بدەینە پەنای ئەو لە شەڕی شەودا کاتێکەوە تاریک دەبیتن لەبەر ئەوەی شەو ينتشر فيه شياطين الجن والإنس شو تاريكايكان بل تاريكاي شودا فعلا شياطين إنس وجن بلاو دبنوا وهو والاستعاذة من القمر لأنه آت الليل وكو أوجد لته وكو ابن القيم كوا مانجيش بابلين آية نشاني شوا كخود دي بناي الله تعالى لشر أو شتاني كوا لو تاريكايو وبتايبتي لكوتاي مانجدا رود داتن إتر خی گەورە سوبحانە و تەعالا بەو شێوەیە فێری کردینە کە خۆمان بدەینە پەنای ئەو
لشر تاريكاي شو كوا شياطين إنس وجن بلاو دبنوه. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين.